مادە نوێی ئەعلانەکەی دەبلن و ئەعلانەکانی ئەنقەرە بیخوێنەوە تایەتی ئەڵێ شەرعیەتی ئەمنی تورکی، ئەمنی تورکیش یعنی کوشتنی کورد، شەرعیەتی هەیە و پاراستنی حدودی تورکیا. حدودی تورکیا ئەگەر تورکیا بێوێ حدودی پارێزە کێشەی کورد لە تورکیا بە ئاشتی حەلکە، حەلیکە کێشەی کورد، حەقی کوردە لە تورکیا حدودت پارێزە چێ دێ سەر حدود. بەڵام تۆ کورد لەو دیوە کوردی قورب بەسەر ڕائەکاتێتەوە دیرۆی دوایەکەوی کوردی، کوردێکی عێراق بێ بچێ ئیمزایکە بڵێ حدودی تورکیا ئەپارێزم و وەڵا شەرعیەتی ئەمنەکەشی شەرعیە. ئەمنەکەی یعنی کورد کوشتن. تورکیا ئەمنی چییە؟ ئەمنی تورکیا لەو منتقان لەبەرەوە بەلای منەوە شتێکی خراپ بوو بۆ دووە ڕۆژ خراپە. تۆ وجودێک لە هەولێروانە دروست کرد، ئەمە تورکمان موجودن، وجودیشی نییە و دروست کراوە و زیادی ژەبێت چونکە پارەی هەیە نفوزی هەیە وەزەرەی لەکەین و ممکنە تورکیا مە بەسی خۆشی هەبێتەیە مەسەلە هەرەوە نییە. تورکیا حسابی هەیە طمعی لە عێراق هەیە، تورکیا علاقی دەرەوە هەیە، تورکیا ممکنە ئەمە بکاتە ئەساسێ ئیمڕۆ مەسەلەن لەوێ بە تورکمان لەو لاوەیە هێزی تورکیایە منطقەکە داگیرەکە ئیسرائیلی لەگەڵا ئەمریکی لەگەڵا هەم شتانە فایدەیە بۆ سەر لەبەرەوە بەلای منەوە شتێکی خراپ بوو و ئەوە یەکێکە لە تاوانەکانی براکوژی میلەتی خۆ دەفەوتێنی کوردە کوژی خەڵقی ترکە وجودی نییە ئەساسی نێدەی لە کوردستانە قوتیەکەی دو دروستیەکەی لێ دەبێت مشکلە. دکتۆر بەنسبەت ئەمریکاوە سیاسەتی ئەمریکا بە نسبەت عێراق بە گشتی و بە نسبەت کوردستان بە تایبەتی ئەگەر ئێساکە ئێمە سەیری کوردستان بکەین بە تایبەت کوردستانی خوار و بارودۆخێکی سیر ئەبینین لە ئاسمان فڕۆکەی ئەمریکی کورد لە ڕژێمی عێراقە پارێزێ بەڵام لە زەمینەوە و لە ئاسمانیشەوە فڕۆکە و سوپای تورکیا دێن هەمان ئەو کوردە ئەکوژن کە ئەمریکا لە عێراقانە پارێزێ. بەڕای تۆ بۆچی ئەمریکا سیاسەتێکی تایبەتی نییە بە نسبەت کوردستانەوە بۆچی دوودڵە لە داڕشنی سیاسەتێکی تایبەت سەبارەت بە کێشەی کورد لە کوردستانی باشوورە کە چەندین ساڵە درێژەی هەیە و ئێوەش لە بەشێکی زۆر زۆریدا بەشدار بوون و ئاگادارن لە نزیکۆ لەو شتانە؟ بەڵێ ئێمە ئەمریکان لە ساڵی 1972 بە ڕسمی پەیوەندی لەگەڵ ئێمە کرد کە شۆڕشی ئەیلول بووین، بەڵام ئەو وەختە زۆر ڕوون بوو کلیل شای ئێران بوو. ئەمریکا نەبووی، ئەمریکا لەگەڵمان بوو بەڵام سانەوی بوو بەهۆی شاوە هاتووەناوی ئەو بوو کە تێک چوو ئیشەکەمان بە ئیتفاقی جەزائیر کوردیش قەراری یاوازی لێنا دیتان کە ئەمریکاش هەر نەما هیچ هەر بۆ میکرۆسکۆپی ژەوە لە تارانەگەرا ئەمریکیە ببینین کەس خۆی نیشانی ئێمە نەدا معنای ڕۆی ئەو زەمانە ڕۆی. ئەم جارەیان ئەمریکا کە هاتە ناو کێشەکەەوە بێگومان لەبەر ئێمە نەهاتووە کە ئێمە بە کیمیاوی لێدراین ئەمریکیە نەهات بڵێ مەرحەبا لێبا بە ماون یا مردوون ئەنفالمان لەسەرکرا کەس نەهات، هەموو کوردستانی وێران کرد سەدام کەس نەهات، هەموو ئەو عالەمەی کوشت کەس نەهات چونکە ئەمریکا لەگەڵ سەدام بۆ زدی خومینی. بەڵام پاژەوەی کە سەدام چووە کوێت و شەڕی کوێت بوو وەزعەکە گۆڕا هاتن بۆ ئەو منطقەیە بە ناوی تەمان وەکو شتێک خۆیان ئەڵێن ئینسانی نەک ناحی سیاسی و هاتن وەزعێکی وایە بۆ ئێمە دروست کرد کە ناویاندا سێف هێڤن بەوان و بە ئینگلتەوە. ئەم سێف هێڤنە لە ئێمە بوو بە مشکلە ناوچەی پارێزراوە باجی پارێزا و ڕاستە سوودێکی بۆ ئەوەی هەبوو منطقەیەکە بۆ دروستکەن تۆ سەدامە لێ دوور بێ بۆ خۆ بتوانانی لەوێ ئیدارەیەش لێ بکەیت بەڵام کەم و کوڕی یەکجار زۆر. بۆ نمونە خەتی 36 ئێمە کوردستان بە 34 و 35 اینجا هەموو کوردستان ئەگرێتەوە. ئەمە یەک. دووەمین حیساری کە لەسەر عێراقە لەسەر تۆشە دەڵێت تۆ جوغرافیان بەشێکی لە عێراق حیسارەکەت ئەوێ لەسەر بێت وتمان باشە بەشێکین لە عێراق باشە 25 دیناریەکە و حکومەت عێراق گۆڕوێتی دەورە بۆم گۆڕم بەشێک نیم لە عێراقڵێ نە بۆ ئەوە علاقەمان نێمە باشە من بەشێکم لە عێراق حکومەتی عێراق حیساری لەسەر داناوم وەرە ئەوم بۆ لابە نا ئێمە علاقەمان ینی بۆ خراپەکە بەشێکین بەس بۆ خێرەکە بەشێک نین. بەڵام حیساری تورکیام لەسەر کۆمپیوتەرێ ناتوان خەڵک لە تورکیاوە بەرنە ناو کوردستانی عێراق یعنی سێفێبنەکە کەم و کوڕی زۆر بوو جوغرافی سیاسی پاژەوە سێفێبنەکە ئەڵێ ئەتپارێزم تورکیەتە ژوورێ لێ دەدا کەس قسە ناکە. ئێران لەولاوە هاتووە ئەمریکا چی کرد هیچی نەکرد بۆ ئێرانیش جێشی سەدام هەت هەولێری گرت هیچی نەکرد ئەمریکا یعنی پاراستنەکەش قسەیە ڕاستە هەردێکیە. بەڵام لێرە ئەبێ یەکشت ئێمە بڵین من بەڕێی منەوە سیاسەتی ئەمریکا دەربارەی مافی مرۆڤ دوو ڕووە چەند ڕووە لای ئێمە وایە بۆ سین نەوعێکی ترە بۆ ئەملانەوەی بە پێی سیاسەتی دەوڵەتێ لەگەڵ تورکیایە تورکیا کورد کوژە قەیناکە بەڵام لەگەڵ دەوڵەتێک کە دوژمنە ئەگەر شتێکی کرد ئەیکەن بە هەراوانە معلومە سیاسیە ئەساسەکەی. بەڵام ئێمە ئەبێ یەک حەقیقەتیش بڵێن ڕاستە ئەمە بەڵام ئەگەر ئێمە خۆمان یەک بوونایە یەکتریمان نەکوشتایە شەڕمان نەکردایە
پەرلەمان و حکوومەتەکەی خۆمان پاراستە من دڵنیام وجودێک دروست بوو لە کوردستان چونکە منطقەیەکت هەیە سەدامی لێنەکەی وەرە بۆ خۆت ئیداری بکە ئەمان توانی وجودێکی خۆمان فەرز بکەین لە منطقەکە ناڵێم وەکو دەوڵەتێ ممکنە بەڵام وەکو فێدراڵیە وەکو شتێکی ئەمری واقع وەکو پێڵێن دیفاکتۆ بەلاتی بە ئەژنەبی ئەمان توانی و خەڵقی کەش ممکن بوو زیاتر بێتە پێشەوە ممکنە ئیداری ئەمریکی حکوومەتەکە وایە بەڵام کۆنگرێس خەڵقت هەیە دەیان کەسی تایە تەید دەکا خەڵقی ترێت تەید دەکا لە ناو ئیدارەکەی تەید دەکا یعنی دوژمنەکانت ئەوەنە خۆشەویست نین ممکن بوو بتوانین شتێ دروستکەین بەڵام ئیتر ئەو دەوڵەتانە سیاسەتیان سابیت نەبوو بەرامبەرمان ناحیە سیاسی سابیت نەبوون و ئێمەش وامان لە وەزعی خۆمان کرد ئیتر لێ دوورکەوتەوە هۆیشی تری لێ دوورکەوتنەوەژە بوو کەوا زیاتر لەگەڵ ئێمە دوورکەوتنەوە و حسابێکی وات بۆ ناکەن تورکیا بوو چونکە دائیما چۆن کۆن شای ئێران کلیل بوو بۆ کێشەی ئێمە بە ئەمریکا ئەم جارە تورکیایە حکوومەتی تورکیا ڕێی وایە بە هیچ شکڵە هیچ ئەمریکی مەرحەبا لە کورد نەکا و بۆ کورد نەکە تورکیا خۆی دوژمنە نایەوێت هیچ شتێ دروست بێ نایەوێت هیچ شتێکی کوردی بگاتە جیهان دیت کۆبوونەوەکانی وەختی خۆی لە پاریس قرار بوو بکرێ و فرانسۆمتران سەر کۆمار ویستی سەبەشتی بکە تێک چوو نایڵن ئەو دەوڵەتانە نایڵ ئێمە خەزێکەمان بچێتە دەرەوە ئێمەش خۆمان ئەقلێتەکەمان بۆشکە و یەکتری کوشتن و مەشاکل من تورکیا دەورێکی خراپی هەیە دائیمە ڕاستە دەوڵەتانی عەربی شێ دەوریانێت ئەوە ناکەن کورتیم بێ بە ناوی یەکێتی عێراق و ئەمشتانە لەو کورت هیچ وەختێ نەویست و هەروە تێشیدا بەڵام ئیتر وا ئەڵێن تەوانەوان بە ناوی ئۆتۆنۆمیش بێنی ئەڵێن یەکێتی تێگەچێ تورکیا دەوریکی خراپێ بۆ ئەمریکا حسابی بۆ ڕێی تورکیا کرد و ئێستاژێکە وەساوی ڕێی تورکیا و لە هەمان کاتە خۆشمان وەزعەکەمان وا لێ کرد کە ئەو خەڵقە بەهانەی بۆ پێیابێت تۆزێ لێ دوورکەوێتەوە طبعا ئەوە دوورە واضحە زۆر مەسەن بۆ نمونە من نمونەیەگەنەوە لە هی کاروانەکە وتم ئێمە هەڵبژاردنمان کرد هەڵبژاردنەکەی کردمان حتا نوێنەرێکی نە ئەمریکی نە ئینگلیز نەهات تەماشای کابڵە ئەکرێت نەیان هێش پەرلەمانەکانیش بێت معنا حکوومەتەکان زۆر مؤیدی ئەوە نەبوون یعنی هین بکەیت بەڵام عەلا کولین تۆ کردت میلەتەکە دەنیە زۆر پیاوانە شتێ دروست بوو کەم و کوڕی هەیە شتێکی مهم نییە ئەوە ئەگەر بتپاراستایە دەتوانی واقعێ دروستکەی بە شکڵێکی تر کورد مشکلەی خۆشی لەگەڵ کوردی تووشیاش حەلکەی لەگەڵ کوردیان یەکتری نەکوژن شەڕ نەکەن احترام و شتێکە دروستەکە چوی کێشەی کوردوای لەوتون بڕ هەموو عالم بازەکرێ خەڵقی زانێ بەڵام بەو تێکدانە ئیتر بەهانە پیا بوو ئەوانی کە نەیانویست بە هیچ شکڵی لەگەڵ بنیا دژمن بەهێزتر بوون دوورکەوتنەوە و کێشەکەمان بە تەواوی کەوتە دەست دەوڵەتەکانی دەوروبەرمان کە بێگومان لەگەڵی نین بەڵێ دکتۆر تۆ وەکو سیاسەتمەدارێکی کورد وەکو ئینسانێکی شارەزار لە کێشەی کورد زۆر کەناڵ و زۆر ڕۆژنامەی جیهان پەیوەندیت پێواکەن تەلەڤیزۆنەکانی وەکو CNN MBC تەلەڤیزۆنەکانی بەریتانیا یا وڵاتانی تر تا ئێستا توانیوتە لە گفتوگۆ لەگەڵ ئەو کەناڵانەیە تا چ ڕادەیەک خزمەت بە کێشەی گەلەکەت بکەیت وەڵای ئەوی پێم کرابێ کردومە من هەموو جارێک کە ڕووداوە بێ لە کوردستان کە ش دەبێ شەڕێک یا حادثەیەک یا شتی علاقەی بە عێراقەوە هەبێ یا علاقەی بە تورکیا سوال وش دەکەن لە من و لە غەیری من یعنی بەعزێ جار کە شتی وایە بێ ئێمەش هەوڵمان داوە بە پێی توانە ڕاستی چیە بۆیان ڕوونکەینەوە و هەمیشەش پێم وتون ئێستاژ ڵێم کە نەگواتە سەور بکەن ئێمە خۆمان خەتە بەڕاست ئێمە خەتامان زۆر بەڵام واش دایمە خەتابار بوو چونکە ئێمە وەزعی جوغرافی سیاسی ئەمەی وا لێ کردووە حەبسی کردوین لەبین دەوڵەتەکانە ئەوانیش ڕۆژێ دۆستی تورکن ڕۆژێ دۆستی ئێرانی شان ڕۆژێ ئەوی ئیسلامیە دۆستی ئێران و تورکیا ئەوی دووەلی عەرەبیە دۆستی عێراق ئەوانش مەجالێکی وایان قەت بۆ ئێمە نەکردوێتەوە کە ئێمە نەفەسێ بین هەمووی خەتای ئێمە نییە بەڵام بە هەر حاڵ شەرحمان کردووە و داوامان لێ کردوون کەوا بەڕەغمی هەموو شتێکە لە کوردستان هەبێ حسابی میلەتەکە بە قیادەکان نەکەن شەڕەکەن بینی خوان یەکتریە کوژن چیەکەن بەس میلەتەکە هێشتا کێشەی ماوە حەل نەبووە کێشەیەکی ڕەوایە هاوکاریمان بکەن بە پێی توانە و بتوانن کۆمەکمان پێ بکەن لە هەموو ناحێک و سیاسی ئینسانی ئابووری هەوڵماندا بەڵام خۆ دەزانین تاکە دەنگ تاسیری چییە دەنگێکە و ئێڵەی بەڵام هەر باشە هەر باشێتەوە بە زمانێکی پێمان کرابێ کردومانە و واجبی خۆشمانە کە بیکەین بەڵێ دکتۆر ئێستاکە بینە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو ئەبیستن ئاگادارن لە پار و لە پێرارەوە هاوکاری و پەیوەندیەکی پتە لە نێوان تورکیا و ئیسرائیلە هەڵبەت لە ژێرسایی ئەمریکایە دەستی پێکردووە تورکیای ئیسلامی کە دەوڵەتێکە بەشی زۆری خەڵکەکەی ئیسلامە و ئیسرائیلیش ئەزانن کێشەی نێوان ئیسرائیل و عەرەب لە کەس شاراوە نییە بە وەچوونی ئێوە ئەم یەکگرتی کورد هەیە
بەلای منەوە بۆ سەر بێگومان ئێران و دەوڵەتانی عەربی خراپە خۆیان ئێڵێن باسیەکەن لە مؤتەمەری ئیسلامیش خۆ باسی زۆریان کرد خراپە بەلای من و استراتیجیەتەکە استراتیجی ئەمریکیە ئەمریکاش سەرپەرشتی هەردووکیانەکە و ئیسرائیلیش خۆتان نەزان لە منطقە هەمیشە لەگەڵ استراتیجی ئەمریکی ڕۆیوە مەساڵحی خۆی هەیە سایبووەکە بەڵام لە استراتیجیەتەکەش دەرناچن هاوکە تورکیاش عینیشتە من پێم زەرێکی زۆری هەیە بەجیبە کوردوە